پروسیسا رزگارکردنی هەیە برێس محمد خەلیل ئەندامی پەرلەمانی عێراقی باوقای مەقامی بەرێ شنگالێ ji pêkhatê êzîdiyane haydarî rawşê gelek cara min wî bi awayekî meydanî ev rawşa şupandiye di nava kempan jî de şupandiye êdî me besta min e dawî zanyariyan separatî vê prosesê ez jî wî pirsim Hak Mehmed dema te baş be helbete tu zanî jî prosesa rizgarkirina keç û jinê nêzîdî heta zilamê nan zarokê nan berdam dike kewata ev prosesa di niha gel û ça birê ve diçe der encamên wê دەمباش سوپاس بۆ کەناڵێ 24 سپاس ئیرۆ کە هاتیە ئۆفیسا نایبەیەکێن مووسلێ کاکسێروان ئەم بێ پرۆسێ و بێ دەنگی ئەمل خەلکێ بەڵاو بکەن پرۆسێ ڕزگارکردنا کچ و خوشکێدمە جڤاتە ێزیدیات هاتینە ڕەواندن ساڵا 2014 3/8 و کە جەنابێتە ئیشارەدا 6417 بوو کەس بوون چ هەردوو ڕەگەزە چ نێر چ مێ چ زارۆک چ پیرەمێر چ پیرەژن چ گەنج بەرنامەک هاتە دانین سەردەستی حکوومەتە هەرێما کوردستانê ئەوی بەرنامی دەنگ بەدا کارین 3579 دوینێژی دوو هاتن بوونە 3581 کەس هەردوو ڕەگەزە هاتیە ڕزگارکردن بەلێ جهێ داخەیە حکوومەتە بەغدا هەتانەوە بەرنامەیەکی بڕێک و پێک ئەوە داخەکە وەکول ئەنیا ئینسانیەتێکە وان مرۆڤانەیەتە ڕزگارکردن نینە ڕزگارکردن یاسەیەک هاتە دانین یاسا پێشمارە 7 ساڵا 2021 ناوێ یاسا ڕەواندێ و ڕزگارکردنێت ئێزیدیال وێ یاسێدا شلۆڤەتکە و بەیانتکە کە قەتل العامە و کە قەزیا ئێزیدیا جینۆسایتە و کە ئەعترافێتکە حکوومەتە هەموو ئەودام و دەستگێت کەتە بن پەڕێ قانونێدا کە چارەنویسا وانمێ مەشی وەکو کاغەزە وەکو راپۆرتەک و داوەیەک مەدا بەڕێز سەرۆکی حکوومەتێ بەریڤە ساڵەکێ 2 ساڵە ما داوە مەسوورەتەکیش وێ مەدا UN مەدا وزارەتە دەرەوەی ئیتحادی مەدا شوێرمەندێ نەتەویە وەکی مستشار ئەمن القەومی مەدایەتێ مەگۆ وەکو معلومات و وەکو دوکمنت مەلبەر دەستێ ماهینە بتر 600 ئینسان الکەمپا هۆڵێ داهاتانەوە الوێ کەمپا تۆندرە و کە پاشمای داعشن البن هێزێت بن حکمێ قەسەدێ دەینا ئەو قەسەدەژی قوات سووریا دیموقراتیە ئەوە کارن وانکی چا ڕزگار بکەن ڕزگارکردنا وانجی هەتانوان نەبوویە بەرنامە و خەم بۆ حکوومەتە عێراقێ العالیە دیترێژی مەدی حکوومەتە هەرێما کوردستان چاو ئۆفیسەک دانی سوپاس بۆ سەرۆکی هەرێما کوردستانê سەرۆکی حکوومەتە کوردستانê هەکە خەمما وانکی چاوکی ڕزگارت بن تەهیلا نەفسی و خولێکردن ڕاستە یاسایەدا هەڵبەتە دێ بەحسە هەنووکەیەکەین قاسم العرجی شێوەرمەندێ ئاسایشا نیشتیمانیە عێراقê diçîte kempa hol hewl dide kesûkarên Daişê paşmayiyên Daişê careke din bi derdorên parêzgehaneyên avêt gerek û natul navenda vê parêzgehê li Mosul gelminî û di nava kempa holê jî da bibore wêrê jî da dibe bi dehan û bi sedan ji keç û dayikên êzîdî li wêrê hêştema bin dîvtûna vê keresê nayete kirin gelo bû dîvtûna van jî nayete kirin ku zûzû ketkete li wêrê tê nedîtin hûn nabêjine مان بله و بری هفت روژا 5 مانگه بیر هاتنا عباده ما 10 ساله ما ازیدیا و شنگاله لدوانه که دا ما گوتا جناب سروک وزیران ما گوتا شورمند عراق که قاسم الأعرجی منو میره ازیدیا ما زیارت کر ما سفیر سوری جدید
ما گو هونجی بکن خم وکی خما که حکومت هرما کردستان الوان رواندیا چارنوی ساوانش مرا بیان بکن قضیه که انسانیه نکرینا خم اوشیت نوعکی بازرگانی هندک لایان پیتے نکرن هکا بویانا و بکوم رزگار بکرانا هکا برنامه هبا زغتک هبا هکا هیزه سوریا ديمقراطي السوريا بفيانا وبكم رزقار بكرا بله عمد بينت كفنا عالية كده براس بخم خريجي وما قوت السفير السوري جي ما قوت تي ما قو مدفيد حكومة سوريا جي هاري كار بكا اف غوري دستور غوري قانوني حكومة عراقي كم خمخرة وجنهايوان كفيستو حكومة ده وتايبت وزارة خارجية وتايبت مستشارية الأمن القومي وكمان صورة منامة داوكرو وعد دانما بل وعد خوب جيناني أم داويت كن وكوكا وزارة خارجية ومستشارية الأمن القومي عراقي شان دكي تشيكا بكي بشينيا با حكومة سوريا وبيت هزت سوريا الديمقراطية قصدي هول قالك نيزيكي الشنغالة تقريبا كمبا هولي يا باشماية داعش 6 كيلومتريش با اش روش آفاي سنوري عراقي روشلاتي سنوري عراقي تكوي نيزيكي شنغالية كارنب شيوكي بان كيشو زارو كد ما رزقار بس نخماوانا هلبته من يادي عالية ديتريشي حكومة هرم هاوي نوي لسر اكرانه يعني كيشا كبري زارو كبري بشتي 10 سالا نشني بدايك وخشات بو يعني نابي خنابا خلتا كوچويا بله اف يك بيتا ديدن اما بحسي راوشا هنو كيكن قايم محمد جبر كنتو اندام برلمان العراقي جيتها يتجراوشايه هند غوارتن وغوارتن لزو بزن دراماتيكي تون تنا ونمونه دستي شانكرنا قايم مقام شنغالي بجيفينا كد دور جي بيكاتن سركين نواجباتا بارزغاني نوا البته جاره كدن هولدان بو وگراندنا اوارن شنغالي بيكو تعويض كرنوان دوام پیش هتا چاد بینی گلو براسي چارە سەرکردنا خەڵک وەگەریانە ئاوارەی شنگالێ و ئاوەدانکردنا شنگالێ و تەئمینە شنگالێ ئەو ڕێکەفتنە نێوە حکوومەتە هەرێما کوردستانێ و حکوومەتە بەغدا کەل ساڵە 2020 4 ساڵە 20 مانگەدا پێکاتیا ئەمادەبوونا منۆنەرێ UN پشتەوانیا دەوڵەتێ زۆر بەلێ ڕاستی بازرگانی ڕێکەفتنی هاتەکردنش لایە هێزێت نەشەرعیڤە بوونە ڕێگر و مانع نهاتە چارەسەرکردن و بەرنامەی بەرێ سوودانی دا هاتە نویساندن جی ومە پەسەندە کردی ومە دەنگ جیل سەردا بەلێ سەر کاغەزێ باشە سەر عەردێ تشتێکنینەش 5 خاڵاتە ئیدارە بوو ئاوەدانکردن بوو بەگەریانە ئاوارە بوو چاکسازیە وەزعی ئەمنی بوو لێ درێ دامەزراندنا پۆلیسا بوو قەرەبوونا خەڵکێ بوو بەلێ هێزێت نەشەرعی سەر پەکەکەی و مریدێت پەکەکێوە بوونە ڕێگر نەهێلان ئەو ڕێکەفتن جیبەجی بێ ئەوەژی شەرمە و داخل ئەنیا حکوومەتە بەغدا هەکە بە دوو حکوومەتە ئان بلا بێژن نکارن vê ڕێکەفتنê جیبەجی بێتەکردن ئان بلا بێژن بەدیلێکی تعویدێکی ئان لەغی بکن یا دیترێژی ئیدارا داینا ئیدارا شنگالێ شنگالیا ئیدارەیەک هەبوو بەرینەوە کارێ خۆت کرد دیسە هەروان ڕێگر بوو نەتهێلان کارێ خۆ شنگالێ دەبکن مجلسا محافظە مووسلێک گونەبار یەکە مەزن بەرامبەری خەڵکێ شنگالێ کرد وەکوکە ڕای خەڵکێ شنگالێ دەبن وەکوکە مەبەیانێکێژیدا وەکوپ ئەنقلابەکە عەسکەری 30 وحدەی ئیداری لادا 21 وحدە 20 ڕئیس وحدەی ئیداری سەرۆک نە شێوەکی تەوافقی کە ئەف سیستەمێ و شەراکەتێ و تەوافقێ چێ ببێ دامەزراندنە ئیدارە شنگا لازمە هەماهەنگیەکە بێ لەگەڵ خەڵکێ شنگالێ لەگەڵ حکوومەتە هەرێما کوردستانێ لەگەڵ ئیدارا مووسڵە بێ ڕەزامەندیا محافظ بێ ڕەزامەندیا داموزە بێ ڕەزامەندیا حکوومەتە بەغدا هاتە دانین ئەوە شاشەکە مەزن مجلسا محافظە مووسڵ هاتەکردن وەکوکە گەلک لایەنێ وەکو پارتی و نینەوە الموحد هەمووە
رفض کرد اف برنامج و اندامێت بەرلەمانجی رفض کرد یادی ترێژی بەگەریانە ئاوارە وی شێوەی چێ نابێ وزارەتە هیچرە و مهاجرین ئەو زەبەلۆحێ پارە و موازنێدایە موازنات دعم الطارئ 8 ملیار بوو دیناری عراقی موازنە ساڵە 2023 100 ملیار بوو میوازنە ئەف ساڵە بتر 100 ملیار ئەرێ پرسیارە ئەف پەرە بۆ ئاوارە هاتێ داین کوی دەچوو الکی دەرگەی هاتە خەرجکردن کێ هاتیە لۆجستیات بۆ ئاوارەمان دەستگای چاودێریەنە ئەمژی دێشوە پرسینگەل و ئەم وەکو پەرلەمانن ئەم وەکو بەرلەمان ئەم داوێتکن بانگوازی وەزیرێ بکەن شلۆڤەکە بۆ مەڤان تشتا لجانێت وەکو کە مەتبەخێت بەرلەمانێ دەستپاکێت ڕقابی داوێت کە بەلێ قووەتێک هەیە نزان قووەتەکە لەوازیەکەل بۆ حکوومەتێ هەتانها دەرفەک نەداینە بەڕێز وەزیرە بێتە ناو بەرلەمان وان پرس و پرسیارە وەکو پرسیارێت بەرلەمانی سەرکاغەزا مەش وەزیرێ ڕەشاندی ئەرێ ئەف پارە چاوە هاتینە کی دەرگەی هاتینە خەرجکردن بۆ هەتانەوە ئەvê قەرەبوونە بۆ خەڵکێ شنگالێ ئەزێ بۆتەن یەک تشتیبی نەلگۆری دستور نەلگۆری قانونێ نەلگۆری منکوبێتێ نەلگۆری ئینسانێتێ احتیمام قضیە شنگال و لەوە و ئاوارێ شنگالتێنە بەرچی ئەزێ بۆتەش بەرچی چما ئێزیدینە و چما کوردن ئەغلە باوان ئەوە مەگۆت بلا ئەف ڕۆتین و ئەف ململانە سیاسی الvê قەدیە ئینسانیە ئاوارە و بەگەریانە ئاوارێک شنگالە بەرنامەیەکی بڕێک و پێک وەکو خەڵکێ شنگار ڕەوی ژبەر داعش یەکی نەهات نەگوتێتێ خەڵکێت vê بزڤڕێ هەکە حکوومەتێت vê قەرەبووناوێ بکە بلا کەرەم کە قەرەبوونێ بکە خدمەتگوزاریە چێ بکە ئەمنیەتێ باش بکە خەڵکەکێ ڤەگەریێ تەدی دوینێ چەند جارە هەناکە تونتڕە و قسەکردن خەڵکەکی ئاوارە جارەکە دیترێ وەکو ڕعب چێبوو خەڵکێ بەرێ خۆدا شنگالێ استقبالاوان نەهاتە شێوەیەکی ڕێزگرتنێ بۆ ئینسانیەت و منکوبێت ئەوان بێتە کردن یا دیترێژێ مەدیت ئاوارێت ئێت ڕمادی چاوە ڕێزگرتن ژێرە هاتن کرد و قەرەبوونەوان هاتە خەرجکرد بۆوان هاتە سەرفکردن شێوەیەکی ڕێک و پێک ڕۆتین ڕاکردن هەتا یەکیش ئەمنیەتە ئاوارێت شنگالێ و خەڵکی شنگالێ بیتاقە نیشتیمانی چێ ببێ ئیرۆ دوهینێ ڕفتارێک هاتەکردن وەکو کە نەحیا گرعزێر نفوساوان ڕابوون برن سوکاتی پێکرد کە حکوومەت نکارێ ئەمنیەتێ چێکە ئەرێ گۆڵ تەجاوز سەرفەرمانبەرێت مادە ڕابوون بریارێکی دانکردنە بەعاج یعنی 7 کیلۆمتری ئیهانە بوو دا نفوسێ ببن دا خەڵک نەچارێکە نکارێ بچە سەر داخوازە بەرنامانتاریەکی کە دژی شنگالێ شۆلت کە و سەر بەزیارەکە شاش وەزیرێ ناوخە نەهۆسە تێتە ئاوا ئەو بنێرە ئەو بەرنامجێ حکوومەتە عراقی شاش ئەو بەرنامجێ شۆڤینی ئەو بەرنامجێ تەغییرات دموغرافی هێزێت نەشەرعی جێوان لە شنگال دەنینە ئەم شنگالی تەنها و شنگال بۆ شنگال ژبەر بێت دامەوێت بەرنامجێکی زەلال بۆ شنگالێ داینێ گەلێک سپاس سەرنجاتە گەشتی دیڕاست ببی ئەوایە لاوەکو جێ سەرنجەیە بێگومان تو پێشترجی قایمەقامی شنگالێ بووی باش و تو پێشترژێک هەر پەرلەمانتار بوو ناژی تو پەرلەمانتاری و بدەهان پەرلەمانتاریان کورد لە وەرهەنە گەلو هۆین بوو چلوبیەکە پێش دروست ناکەن بێژنە حکوومەتە عێراقی گەلو ما خەڵکی شنگالێشی ڕوومادی کێمترن ئەن دەبە ئەگەر معەزەزتر نەبن وەکو یەکن هاوڵاتیان عێراقیانە بوو ئەف ئیزدیواجەتە تێکردن گەلێک سوپاس بۆ جەنابێتە بیڤە سەرنجاتە باڵین پەیوەندی دارگەشتە بیت بۆ دوو فاقی بەس یەک دقێ نامە و راپۆرتێت کە مەداینە حکوومەتە عراقێ ئەو پەلگە بێن وەزەر قاسی جوغرافەتە شنگال هەینە و تەنێت حبرێ مەسەرفکردنی بەس بێ ئەنمانجێ نام چی بکەن حکوومەت بۆمان ناکە بەڵێ حکوومەت ناکە چ بکەین بیڤە هێزەکە دێ هەبێ حکوومەتی ناشار کە ژبەر و ڕەوشە خەڵکی گەلێکی پەریشان بوویە گەلێک سپاس کاکی بەحما